سەرۆکاتی شارەوانی باوەخۆشێن یەکێکە لەو سەرۆکایەتیانەی کە سەر بە بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سلێمانیە و لە ڕووی ئیداریشوە سەر بە قەزای دەربەندیخانە. ئەم شارەوانیە ساڵی 2010 دامەزراوە. ژمارەی فەرمانبەرەکانمان 40 فەرمانبەرە کە دەیان هەمیشەیین و 30 کارمەندی گرێبەستمان هەیە. ناحیەی باوەخۆشیان ژمارەی گوندەکانی 9 گوندە هەمووی ئاوەدان کراوەتەوە. سەرەتای دەستپێکردنی کارەکانمان لەم شارەوانەدا کە لە ساڵی 2010 بووە دەستمان کردووە بە دروستکردنی نەخشە بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی نەخشەدانانی سلێمانی کە هاوکارمان بوون. زۆر سوپاسیان دەکەین. دوای پەسەندکردنی نەخشەکە دەستمان کردووە بە پێشکەشکردنی خزمەتگوزاری. خزمەتگوزاریەکەشمان لە ڕاستیە لە ئاوەڕۆوە دەست پێ کردووە، ئاوەڕۆی لولەیی کە بۆ ناو کۆڵانەکانی ناو ناحیەی باوەخۆشێن و هەروەها هەر لە دوای دروستکردنی نەخشەکەەوە دەستمان کردووە بە فراوانکردنی کۆڵانەکانی ناو گوندە کۆنەکە بە حکمی ئەوەی ئەم شارەوانی ئەم ناحیە پێشتر گوندێک بووە. ئەم گوندە بەر شاڵاوی ئەنفال کەوتووە ئەوە ڕوخێنراوە. پێویستی بەوە بووەکەوە کۆڵانەکانی فراوان بکرێت و کاری تیا بکرێت و ئاوەدان بکرێتەوە. بە دوای ئاوەڕۆی سندوقی دەستمان کردووە بە ڕاکێشانی هێڵی ئاوی ناقل لە دەربەندیخانەوە دابەشکردنی بەسەر ماڵەکاندا. دوای ئەوە دەستمان کردووە بە کۆنکریتکردنی بەشێکی زۆر لە کۆڵانەکانی ناو ناحیەکە و هەروەها دروستکردنی دووسایدی ناو ناحی باوەخۆشێن بە درێژەی کیلۆمەترێک و ڕووناکردنەوەی و سەوزکردنی دوورگەی ناوەندی و لە ڕووی سەوزاییشەوە دروستکردنی باخش و پارێک بۆ سەوزکردن و پێدانی ژینگەیەکی جوان لە سنووری ناحیەکەماندا و هەروەها سەوزکردنی هەردوو دەواازەی ناحیەکەمان و دروستکردنی سیاجی قەبرستان بۆ دوو قەبرستانی ناو ناحیەی باوەخۆشێن و هەروەها سەوزکردنیشی لەگەڵ ئەوەدا. لە ڕووی گەنجانیشەوە شتێکی کەمان پێشکەش کردوون ئەویش بە دروستکردنی یاریگایەکی تاتان بەداخەوە لە نەمانتوانیوە وەکو پێویست کە خزمەتی گەنجان بکەین لە ڕووی یاریگایەکی گەورەوە لەبەرەوە گەنجانێکی زۆری تێدایە ئەم ناحیە و وەرزشوانەیەکی باشمان هەیە. و هەروەها ئەم شارەوانیە بە حکمی ئەوەی کە تازە دامەزراوە لە 2010 دوای ئەوەشکەوە شەڕی داعش و قەیرانی دارایی بەسەرهات ئەبوایە شتی باشترمان پێشکەش بکردایە و هەرچەند ئامێرەکانمان هەندێک ئامێرمان هەیە بەڕاستیم ئامێرانە هی ئەم سەردەمە نین، ئامێرێکی کۆنن بە تەراکتۆر یا بە شۆفڵ یا بە گەڵابە ئەمانە نەتانراوەکەوە بە حکمی ئەوانە ئامێری تازەمان هەبێ و خزمەتگوزاریەکی زیاتر پێشکەش بکەین. لە ڕاستیە گوندەکانی ئێمە بە حکمی ئەوەی کەوا پێشتر بەر شاڵاوی ئەنفال کەوتووە و ڕوخێنراوە پێویستێکی زۆریان بە ئاوەدانکردنەوەیە و زۆر جارهانا بۆ ئێمە ئەهێنن ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە ئەو خزمەتگوزاریان پێشکەشکەین هەرچەند هاوکاریان بووین لە هەندێک شتا بەڵام نەمانتوانیوە بە حکمیەوەی کەوە ئامێرەکانمان کۆنە و ئامێری پێویستمان لە بەردەستان نەبووە. لێرەوە من ئەبەوێت سوپاسی بەڕێوەبەراتی ناحیەی باوەخۆشێن و هەروە قایمقامێتی قەزای دەربەندیخان بکەین کە ئێمە هاوکارێکی باش لە نێوانماندا هەیە بۆ هەر کارێکی خزمەتگوزاری هاوکارمان بوون بە دابینکردنی گاز بە پێدانی هەندێک پێویستات کە خۆمان نەمانتوانیوە دابینیکەین. ئەو کێشانەی کە لە سنوورەکەماندا هەیە لە شارەوانیماندا هەیە کەمی بودجەیە بەڕاستی ئەو بودجەی کە بۆمان دابین کراوە بودجەیەکی زۆر کەمە وەکو ئێمە کە شارەوانیەک ساحەبی نۆتادە ئامێر بین و ساحەبی چەند پارکێک بین سەوزایەکی زۆرمان هەیە کە پێویستی بە خزمەتکردنی زیاترە و هەروەها ئەو بودجەمان وەکو باسمان کرد زۆر کەمە کە پێداویستی ئەمە دابین ناکات و هەروە تازەکردنەوەی ئامێرەکانمان کە پێویستمان بە ئامێری تازە هەیە و تەواونەکردنی ئاوەڕۆی سندوقی ئەو ئاوەڕۆ سندوقیە کە ئەکەوێتە ناو ناوەڕاستی ناحیەی باوەخۆشێنەوە لەبەر تەواونەکردنی بەڕاستی بۆتە بارگرانی بۆ خەڵکو و بڵێم نەخۆشیێکی زۆر کە گومانی ئەوەیە بڵاو بێتەوە بە حکمی ئاوەڕۆ سندوقیەکە و کە تەواونەکردنی و سەری نەگیرا و تەواو نەکراوە و لە ڕووی تەملیک و تاپۆشەوە
لەگەڵ تاپۆی دەربەندیخانە خانوبەرەی دەربەندیخان یعنی هینمە هەوڵمان داوە بۆ تەملیکردنەکەی بەڵام بەداخەوە تاکو ئێستا تەواو نەبووە بە تەملیکردنەکەی ئەمە ئەمانتوانی زیاتر خزمەتێکی زیاتر پێشکەشکەین و هەروە ئەو زەویانە ببین بە خاوەنی زەوی خۆمان و ببین بە داهاتێک بۆ داهاتێکی خۆمان و بتوانین خزمەتگوزاری زیاتری پێ پێشکەشکەین. من نام سەروەت ئەبوبەکر کەریم لێپرساوی هۆبەی باخچەکانی شارەوانی باخۆشێنم. هۆبەکەمان پێک هاتووە لە 2 کارمەند و زایدەن 13 باخەوان و سنووری شارەوانیمان 5 باخچەی سەرەکیمان هەیە ئێمە 5 باخچەی سەرەکی و بەدەر لەمانە ئێمە چەند شوێنێکی ترمان سەوز کردووە لە سنووری شارەوانی وەکو هەردوو دەواازەکە دەواازەی خۆرەهڵات و خۆرئاوە و زایدەن دوورگەی ناوەندی بە درێژایی 1 کیلۆمەتر سەوزمان کردووە و گرد و گردۆکەکانمان سەوز کردووە. زایدەن قەبرستانەکان ئێمە قەبرستانی سنوورەکە ساڵانە نەمامی تیاڕوێنین مەسەلەن ئاودانی نەمامەکان وچی کار و چالاکیەکانمان لە ئەم سنوورەیە زیاتر پێک هاتووە لە ئاودانی ئەم شوێنانە کە سنوورێکی فراوانمان سەوز کردووە لە ناوچەکە و زایدەن خزمەتکردنی دارەکان و هەڵپاشین تەبعاً بە پێی وەرزەکان ئێمە ئەگۆڕێ کار و چالاکیەکانمان بە پێی وەرزی هەڵپاشین ئەەکەین بە پێی وەرزی ئاودان حالێ نەمۆرزای ئاودانمان هەیە. ئاودانیشمان تقریباً چۆن هین کردووە بە پێ خشتەیەکدامان ناوە جاتر ئامێرەکانی خۆمان هەڵەسن بەم کارە ئەومان بۆ هێنن لە ڕێگەی خشتەیەکەوە دابشمان کردووە بەسەر باخەوانەکانی خۆمانە ڕۆژانە ئاو ئەدەین ئێمە لێرە حالێ نەم کاتەیەکە وەرزی ئاودانە و بەدەر لەمە ئێمە لە سنوورەکەیە بەرهەمی خۆمان هەیە ساڵانە بۆ نمونە هەر لەناو سنووری فەرمانگەیە شوێنێکی تایبەتمان کردووە وەکو نەمامگە خەڵەمی دارەکانی خۆمان دەوێنە لەناو کیسە ئەەکەین و ساڵانە ئەیگوازینەوە بە ناو پارکەکان و بەرهەمەکانیش کە وەرئەگرین زایدەن لە نەمامگەی دەربەندیخان بە سپاسەوە ساڵانە هاوکاریەکی زۆرمان ئەکا دابنکردن نەمامەکە نەمامگەی سیروان بۆ چەند شوێنێکی تر ئێمە نەمامی لێ ئێنین لە شوێنەکە ئەیچێنین ئەیڕوێنین خزمەتی ئەەکەین. بەدەر لەمانە ئێمە ڕۆژانە کە دێنە ئێرە بە حکمیەوەی کە ناوچەکە مەسەلەن ئاژەڵدارە ئێمە دارەکانیشمان لەسەر دوورگەی ناوەندی ئەبێ بیپارێزین لە ڕاستیە ئەویش بە سیاژ و تەلبەن ئەوەشمان هەر پاراستووە. بەڵام بەدەر لەمان ئێمە وەکو کێشەی وازدەق بێنیمانە بەگەر بە تایبەت لە عەتەڵبوونی ئامێرەکانمان لە دابنکردنی ئاو بۆ نمونە هەنێک کات عەتەڵ ئەبێ ئامێرەکان ئەویش لەوانەیە ڕۆژێک یا چەند ڕۆژێک بخایێنێ بەدەر لەوانە کێشەیەکی وامان نییە گرفتی وامان نییە. من وەکو لێپرسای ئامێرەکانی سەرۆکاتی شارانی باوەخشێن ناوم سعید محەممەد ئەمین لێپرسای ئامێرەکان. ئامێرەکانمان زۆر کەم و کورتی تایە هەندێکیان هەر لە کار کەوتوون دوازیانیان هەنیش ناکات ئەوەکانی تریشیان بە حاڵیشان پێەکەن لە ڕووی ئاودانەوە کەم و کورتیمان نییە لە ڕووی خۆڵ و زبڵ و خاشاکیشۆ کرێکار وشتمان هەیە لەگەڵ سیارە ئەوانە داوینمان کردووە هیچ کەم و کوردیەکمان نییە. بەس وەکو پێویستمان بە ئامێری وەکو شۆفڵێک ئەبێت زۆر جاریشمان تەیەکەوێت لە چونکە دیهاتیمان لەسەرە بە ناحی باوەخشێن و 6 گوندی دەوروبەری هەمووی لەسەر ئێمەیە هەر ئەرکێکیان بوێ هەر خۆڵ و لادان و شتێکیان هەبێ ئەبێ ئێمە ئامادە بین قسەیکەینەوە بەیان و شوێنەکانی بخواستین. جاری وایە لە دیهاتەکانی تر هەیە شتێکە بێ وەکو لە لاپاوێک خۆڵێک جادەیەک بگیرێ ئێمەشی ئالەتێکمانیە تەنیا شۆفڕێکمان لەویش هیچ ناکات لە کار کەوتووە ئەوەیە بە هەزاڵ ئیشی پێکەن. ئەگەر بکرێت شۆفڕێکمان یان گرێدەرێک یان شۆفڕێک زۆر پێویستمان بەو دوو شتە هەیە.